ناوچە دێهات نشینەکانی سنووری ناحی جەبارەی 15 کیلۆمەتر دوور لە کفری بوو نەتەجەی هەڕەشەی تێرۆریستانی داعش. لەم هەفتەیەدا دوو جار جموجۆڵی داعش لە سێ ئاوایەکەی گڵاباتی جەبارە هەبووە. جاری یەکەم 4 تێرۆریستی داعش دەستگیر کراون کە ئەمیرێکیان تیادایە. جاری دووەمیش بە شەو داعش هەڵی کوتاوەتە سەر ئاوایەکان و خەڵکی ناوچەکە بەهۆی نەبوونی هێزی ترەوە خۆیان بەرگریان کردووە. قشمان بەرگیر لێ خۆمان کردو هەنێ داعشەیە لەو ناوەیە لە کابراوتی بەردەوامن داوامان لەوەیە پێشمەرگە بێتەوە ناو پێشمەرگامان نەماوە لەو ناوە وەزعگەیەوە سەرهاتە سوپای وەڵای حەشت و جێ شێراقی من ناپارێزیێ بێتش ئەگە بێتش کابراوتی دوو دەقە و ئەڕاتوە نامان پارێزیێ باوەڕت بێ ئەگەر پێشمەرگە لەم ناوچێرە نەبێن نەک دێ کوردەکان دێ عارەب و تورکمانەکانیش چۆڵەکەن یعنی ئەوان کەمانێتەوە بەهیمەت خوا و هێزی پێشمەرگەومانێتەوە ئەگەر پێشمەرگە نەبێت باوەڕکە لە سەیتەرەکەی دووزۆ هەتا گێتە سەیتەرەی جەلەولا نە کورد نە عەرەبیتیانە من نازام ئەوانەی پەیوەندیان پیانوە بێت و هاوکاریان بکەن. ئەم هەڕەشانەی داعش لەم ناوچەیەدا کە مەترسی لەسەر قەرەتەپە و خوورمات و سلێمان بەگیش هەیە بەهۆی ئەو بۆشاییە ئەمنیەیە کە نەبوونی پێشمەرگە دروستی کردووە. خەڵکی ناوچەکەش داواکارە کە چۆن لە ماوەی ڕابردووە هێزە کوردیەکان هێزی پێشمەرگە هێزی ئاسایش ئەمن و ئاسایشی لە سنوورەکە بەرقەرار کردووە ئێستا ئەو بۆشایە کە هەستی پێکرێ بە هێزی پێشمەرگە ئەتوانرێ پڕ بکرێتەوە ئەمن و ئاسایش بەرقەرار بکرێت لە سنوورەکە. لەم ناوچە بەرینەدا داعش جگە لە بۆمبارانی دێهاتەکان بۆمبی چێنراویش لەسەر ڕێگاکان دادەنێت و پەلاماری هاوڵاتیانیش دەدات کە هەندێک جار جێهێشتنی گوندەکانی لێکەوتوتەوە. ئێستا ئیتر ناوچەکە بۆتە شوێنێک تەنها پێشمەرگە دەتوانێت ئارامی بۆ هەموو پێکاتەکان بگەڕێنێتەوە. سامانکەریم کورد ساد نیوز سنووری ناحی جەبارە.